دوی فیشره ده اما بر خو بدنا رانيا لجند قردسبيان لقضايا بجدري ديما كجلك جوان دما كنت درباستي بجندي دبا تو برجين بلند بنا كو هيلين لجلجان لسرهاتنا أباكرن يعني جوان لجلجان أو هيلين بخوا أباكرن أو تشيكرن هيلين جلك جوان ديما جلك جوان بجد نابا في شريدة شيء أم بالا بيشين لسر وياكي يعني بان لجلجان شوا أرامي أخواتنا حسانة كوكاريبون هيلين خو بفيجوانية لسر وان برجان آوا بکن. شینین گند بیشن دست بکه یک دو هلین بوم پاشجی ما او پاراستن بنوبداری حتی نکو هلین خوا اوها مزن کرنو خوش کرنو لگلگ جیبویا که نافدارن کو گل کی بجوانی پاراستنا هلین خوا دکن يعني هلينا خوا ناس دکن جوی هلین ناشنا هلین کدن و کسک جنای لسر هلینا یدن بجوانی ناس کن لسر انسر جهان نوزده جورین لگلگان هنه کوان بحث بکن وكي كما بحث كرت تايبت مندي خوي جلكي خوش هنا جبلي ويجي خارنا كو دخن گوشت خورن بتايبت كوسكا بحث بكم جبلي گوشت بقان دخن معرانجي دخن وهر جوية كدن جي عجلان جوانيا في فيتشر ببينن دنافا في خلق إذا گوندی گردەسپیانە لە قەزای پشدەر بەهۆی هەڵکەوتەی جوگرافی گوندەکە و درەختی بەرز و گونجاو بۆ هێلانە دروستکردن ساڵانێکە لە سەرەتای وەرزی بەهاردا گوندەکە بۆتە نیشتیمانی یەکەمی لەقلەقەکان سەرەتا یەک هێلانە بوو کە دەستیان پێکرد دوای چەند ساڵێکی تر ئەم ئاجی لەقلەقانە هاتین ئەلەم توەش هێلانێکی ترمان بۆ دروست کرد هاتین ئەلێرەش توەکە کاتێکەوە بوو بۆمان بڕی و چەند لخێکی دارمان بۆ خستە ناوێ لەگەڵ کاک فازڵی برام بوو بە هێلانێ ئێستا بە تقریبەن 8 بۆ 9 هێلانەی ئاجی لەقلەقی لێیە لەقلەق باڵندەیەکی کۆچەری قەبارە گەورەیە لە وەرزی زستان لە ناوچە گەرمەکان و بەهارانیش بەرەو کوێستان کۆچ دەکەن بە کۆمەڵ دەژین و نێرە و مێیە جوود دەبن و لەسەر بەرزترین لقی درەختەکاندا بە چیلکە و دار هێلانە دروست دەکەن سەرەتا منداڵی گوندی پیان سیر بوو بەس ئێمە نەمان دەهێشت دەنا دەهاتن بەردیان تێدەگرتن هەڵیان دەفراندن پیان ئەوە بوون بەس یەکەم ساڵ پاسەوانیمان لێکردن منداڵەکانمان نەمان هێشتن بڵین بەردووشتیان پێدادن ئەلەوەی وردە بخوا ئاشنا بوون بە ئێمەوە هەچەند ساڵی یەکەم جوچکەکان بۆ پەروەردە نەبوون بەڵام بۆ ساڵی دووهەم و ساڵی سێهەم و بەردەوام هاتوونەوە تا بخوان زیاتر لە 8 هێنەران لەو گوندەی دروست کردووە لە خێزانی لەقلەقەکاندا فرەژنی نییە و هەموو تەمەنیان تەنیا یەک هاوبەشیان دەبێت هاتنی لەقلەقەکان بۆ گوندی گردەسپیان بۆ ساڵی 1996 دەگەڕێتەوە سەرەتا تەنها یەک جوود بوون بەڵام ئێستا زیاتر لە 10 جوود هێلانەیان لەسەر درەختەکانی ناو گوندەکە دروست کردووە وەرزی زۆربوونی لەقلەقەکان لە ناوەڕاستی مانگی چواردایە مێی لەقلەق 2 تا 5 جلکە لە هەمان هێلانەی ساڵی پێشوو دەکات لەگەڵ نێرەکەدا بەنۆرە لە سەریان هەڵدەنیشن لە ماوەی 35 ڕۆژدا هێلکەکان هەڵدێنن چەند سوڕێکی ژیانی سەیریان هەیە کاتێک هێلکە دەکەن کۆمەڵێک ئاجی لەقلەق بە ئاسمانەوە دێن تەقەتەق بۆ یەکتر دەکەن جانازام ئەو تەقەتەقە ئاماژەیە بۆچی یان کاتێک جوچکەکان گەورە دەبن هەر کۆمەڵێکی تر دێن بە سەریاندا و تەقەتەق دەکەن بە دەنووکیان ئاماژەیە جا بۆەوەی کە جوچکیان گەورەتر بووە سەردانی یەکتر دەکەن بەم شێوازە دەڕۆم کاتێک کە جوچکەکان باڵەفڕ بوون بە تەواوەتی نانەوە سەر لانەکانیان بەڵکو بە کۆمەڵ لە شوێن نیشتەجێ دەبن و ئەو کاتە کە تقریبا نزیکی مانگینەوە بە یەکجاری دەڕۆنەوە سەر ئاوەکان شوێنی گەرم و ئەو جوچکەی کە نەخۆش بێ یان ئەمەلی بوونیان پێ نەبێ لە کوشتن نازان بەس فڕی دەدەنە خوارەوە ئێستا ئەو حاجی لەقلەقە ئەوە بەتابەتی ئەوە بیدایەتی کە لێەوە دروست بووە سەرەتا هەر نەدێشتن ئەوانەی تریش دروست ببن بەڵام دیارە بە شەڕێکی چۆن دەڵێی زۆر بە خۆ سەپاندن خوان سەپاند دواتر بڵێن هێلانیان دروست کرد بۆیە هیچ لەکرێکێکی تر ناتە سەر هێلانەی تر چونکە ئەوەی کە ڕسمەکەی خۆیەتی نایهێڕێت ئللا دەیە بۆ خۆی بێتەوە سەر هێلانەکەی خۆی
لەقلەق باڵندەیەکی گۆشتخۆرە، ماسی و مار و بۆق و قرتێنەرەکان خۆراکی ژەمە سەرەکیەکانی ئەم باڵندەیەن. لەقلەقەکانی گوندی گردەسپیان بۆ دەستکەوتنی ئەم خۆراکانە دەبێت زیاتر لە 3 کیلۆمەتر لە هێلانەکانیان دوور بکەونەوە بۆ ئەوەی لەزەی بچووکڕاوی نێچیرەکانیان بکەن. ئەبوبەکر ئیسماعیل ڕووداو، گوندی گردەسپیان لە قەزای پشدەر.